الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا ومقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی سێزدەیەمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان. ئێمە دێنە سەر تەوەری سێیەم بە شێوەی پەسەند پێکەوە مامەڵەکردن. ئەمە ناونیشانی تەوەری سێیەمە، هاوکات ناونیشانی ئاڵقەی سێزدەیەمیشە. تۆزێکتیشی دەخەمە سەر چەمک و واتای ئەو ناونیشانە بە شێوەی پەسەند پێکەوە مامەڵەکردن. مەبەستمان لە پێکەوە واتە لەسەر ئاستی خەڵک و کۆمەڵگا بەگشتی، ئەوە یەک. هەروەها لەسەر ئاستی مشورخۆران و دڵسۆزان و کەسانێک کە بیر لە کۆمەڵگا و لە خەڵک و میلەتەکەیان دەکەنەوە. هەروەها لەسەر ئاستی هەر کۆمەڵ و ڕێکخرا و گروپێکە لە نێو خۆیاندا. پێویستە هەموو ئەوانە لە هەموو ئاستەکاندا مامەڵەمان پێکەوە پەسەند بێ، شەرعی بێ، ڕێک بێ و لەگەڵ قورئان و سونەت و بەها بەرزەکانی کە قورئان و سونەت فەرمانیان پێ دەکەن جوود بێ. یەکەمین شتێک کە دەبێتە بناغە بۆ مامەڵەی ڕێک و ڕاست و دروست پێکەوە بریتێ لە دڵ و دەروون ساغ بوون و بژارکران لە سیفەتە خراپەکان و ڕازێنرانەوە بە سیفەتە باشەکان. با تەماشای چەند ئایەتێک بکەین. خوای پروردگار دەفەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. سورة شعراء آياتي 88 و 89 دەفەرمێ ئەو ڕۆژە واتە ڕۆژی دوایی، ئەو ڕۆژە کە سامان و کوڕان بە کەڵکی کەس نایەن، سوود بە کەس ناگەێنن، إلا من أتى الله بقلب سليم، مەگەر کەسێ بە دڵێکی ساغ و سەلیمەوە چوبێتەوە خزمەت خوا. مەگەر بە دڵی ساغ و سەلیم و بێنەخۆشی و بێدەرد و گرفتەوە چوبیەوە خزمەت خوا، ئەگەر نا کوڕان و سامان دادت نادەن و بە کەڵکت نایەن. هەر ئەمە تەمان لە سیاقی چەند ئاەتێکدا هاتووە کە باسی ئیبراهیم دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. لە سوورەتی سافاتیشدا دیسان لەبارەی ئیبراهیم و گوتراوە إذ جاء ربه بقلب سليم وإن من شيعته لإبراهيم إذ جاء ربه بقلب سليم. لە کۆمەڵ و لە شوێن کەوتوانی نوح عەلەیهی سەڵات وەسەلام ئیبراهیم بوو کە بە دڵێکی ساغ و سەلیمەوە هاتە لای پەروەردگاری. بۆچی لە هەموو قورئاندا ئەم دووجارە باسی وشەی قەلبین سەلیم کراوە؟ ئەویش هەردووکیان لەبارەی ئیبراهیمەوە. بۆ هەڵبەتە هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ خاوەنی دڵێکی ساغ و سەلیم و پاک و چاک بوون، بەڵام بۆچی بە تایبەت ئیبراهیم لەو دوو سیاقەدا، هەم لە سوورەتی شوعەرا هەم لە سوورەتی سافاتدا ئەم وشەی بۆ بەکارهێنراوە قەلبین سەلیم؟ لەبەرەوە کە ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە نێو هەموو پێغەمبەراندا دیارە کە خۆی بۆ خوا یەکلا کردوتەوە. هەڵبەتە هەموو پێغەمبەران بۆ خوا هەر یەکلا بوون، بەڵام هی ئیبراهیم زۆر دەرکەوتووە. تەماشا دەکەی ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام وەکو کوردەواری خۆمان دەڵێن باری هەر بەسەر پشتی کەرێوە بووە. لە عێراقەوە خستویانەتە نێو مەنجەنیق و فڕیان داوەتە نێو ئاگرێکی نێڵدراوە بڵێ سەدار. دوایی خوا سبحانه وتعالى قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم، گوتمان ئەی ئاگر سارد بە و سەلامەت بە لەسەر ئیبراهیم. خوا دەربازی کردووە. دوایی لە ئووری کلدانیین کە لە خواروی لە باشووری عێراقا لەوێ کۆچی کردو چۆ بۆ شام، بۆ ناوچەی حەڕان. لەوێش دوات چۆ بۆ ناوچەی فەلەستین، دوایش لەوێ چۆ بۆ میسر و لەوێ حکمڕانی میسر خات و هاجری داوە بە ساراخان، دواییش ساراخان هاجری داوە بە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام. ئەنجا دوایە
هاجری خێزانی کە ئیسماعیلی بووە بردوێتی لە حیجاز نیشتەجێی کردووە لە نیوە دوورگەی عەرەبی ئەو شوێنەی کە دوایی مەکەی لێ بنیاتنراوە کەعبەی لێ بنیاتنراوە ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم أما البشر لو شيء خومم للاي ماڵ حرام قەدەغە کراوەکەی تۆ نیشتەجێ کردواتە ئەو شوێنەی کە ماڵی تۆی لێ بنیات دەدرێت ناخۆ تاو کاتە کەعبە بنیات نەندراوە هەندێکیش دەڵێن کەعبە پێشتر بنیات نراوە بەڵام ڕای ڕاستەوەی کە ئیبراهیم و ئیسماعیل کەعبەیان بنیات ناوە یەکەمین ماڵ بووە لەسەر زەوی بۆ خوا ئەوە بەنسبەت گوازەگوازی ئیبراهیم کە ئیبراهیم پێغەمبەرێکی نێونەتەوەیی بووە لە عێراق بووە لە شام بووە لە میسر بووە لە حیجاز بووە کە ئەو کاتە ئەو شوێنانە قەڵەباڵغی مرۆڤایەتی زیاتر لەو شوێنانە بووە 4000 ساڵ زیاتر لەمەوبەر پاشان ئیبراهیم ئەو پێغەمبەرە بووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە لەگەڵ هەموو جۆرەکانی بێبڕوایاندا مناقەشە و مشتومڕی بووە لەگەڵ مانگ پەرستان لەگەڵ خۆر پەرستان لەگەڵ ئەستێرە پەرستان دوایی لەگەڵ بت پەرستان لەگەڵ تاغوت و فیرعەون پەرستان لەگەڵ هەمووان مناقەشە و مشتومڕ و شەڕە قسەی بووە کە خوا بەسەرهاتەکانی جێڕاونەوە لە قورئاندا دوایی ئیبراهیم ئەو پێغەمبەرە بووە کە خوا سوبحانە وتەعالا بە تاقیکردنەوەک تاقی کردوێتەوە پێمان شک ناکە کەسی دیکەوە تاقی کرابێتەوە کە فەرمانی پێ کردووە تا خەزگەرگۆشەیەکی کە ئیسماعیلی کوڕیەتی سەری بڕێ و هێناویشێتە سەر بڕین بەڵام خوا سوبحانە وتەعالا دوایی بەرانێکی کردوتە بەڵاجێڕی وفديناه بذبح عظيم هەروەها ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ زۆر سەخی و نانبدە بووە دەڵێن یانێ جاری وا چەند ڕۆژ ماوە تۆ نانی بەتەنیا نەخواردووە بۆیە لە وەسفی ئیبراهیمدا گوتراوە ئیبراهیم جعل بدنه للنيران وولده للقربان وماله للضيفان وتحمل الهجران ئیبراهیم کوڕەکەی خۆی جەستەی خۆی لە پێناوی خوادا خسویانەتە نێو ئاگر جگەرگۆشەکەی خۆی ئامادە بۆ سەری بڕێ ماڵەکەی هەموو بۆ میوانان بووە و لە پێناوی خوادا هەر خەریکی کۆچ و کۆچبار بووە وەگەلێشتی دیکەش دەگونجێ لە باری ئیبراهیم و باز بکرین بۆی خوا سوبحانە وتەعالا ئەوی بە خاوەنی دڵی ساغ و سەلیم باس کردووە لە سوورەتی ئالی عیمراندا خوا سوبحانە وتەعالا لە ئاەتی ژمارە 152 دا بۆمان باز دەکا کە چۆن نەخۆشیە دەرونیەکان و عیبە دەرونیەکان و عیبە دڵیەکان ڕەدائیل و سیفەتە خراپەکان وا دەکەن کە مرۆڤ لە مەیدانی ژیاندا تێبشکێ و شەیتان زەفەری پێبەرێ دەفەرمێ وەلەقەد صەدەقەکم الله وعدەه إذ تحسونهم بإذنه حتى إذا فشلتم وتنازعتم في الأمر وعصيتم من بعد ما أراكم ما تحبون منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة ثم صرفكم عنه ليبتليكم ولقد عفا عنكم الله ذو فضل على المؤمنين خوا فرمي خوا بەڵێنی خۆی لەگەڵ ئێوە ڕاست بردە سەر إذ تحسونهم بإذنه کە لە سەرەتای جەنگەکەوە تە جەنگی ئوحود ئەوانتان لە هەست دەخست لە هەستتان دەخستن واتان لێ دەکردن کە هەستەکانیان نەمێن واتە دەتان کوشتن حتى إذا فشلتم ئەوە بەردەوام بوو تاکو فەشەلتان هێنا فەشەل هەم بە معنای ترس دێ هەم بە معنای بێهێزی دێ بۆچی فەشەلەکە بۆ ڕووی تێکرد حتى إذا فشلتم وتنازعتم في الأمر فەشەلەکە بەهۆی ناکۆچی نێو خۆتان بوو وعصيتم من بعد ما أراكم ما تحبون ناکۆچەکە بەهۆی سەرپێچی لە فەرمانی پێغەمبەرەوە بوو عليه الصلاة والسلام کە 50 کەسی دانا لەسەر شاخۆڵکەی تیرهاوێژان جەبەل الڕومات فەرمووی ئێمە تێشکاین یا سەرکەوتین مێنە خوار بەڵام فەرمانی پێغەمبەریان شکاند عليه الصلاة والسلام بۆچی سەرپێچیان کرد من بعد ما أراكم ما تحبون دوای شتێکی پێشاندان کە حەستان لێ دەکرد کە بریتی بوو لە دەستکەوتی جەنگی منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة هەتانە دنیای دەوێ هەشتان بوو دواڕۆژی دەویست یەکێک لە هاوڵان دەڵێت ئەو کاتە نەمزانی لە نێو هاوڵانی پێغەمبەردا عليه الصلاة والسلام هیوا هەیە کە دنیای دەوێ کەواتە دنیاویستنەکە بوو بەهۆی خۆشویستنی غەنیمەت و دەستکەوتی جەنگی خۆشویستنی دەستکەوتی جەنگی بوو بەهۆی ئەوە کە فەرمانی پێغەمبەر بشتێنن صلی الله عليه وسلم لە قسەی دەرچن ئەویش بوو بەهۆی ئەوە کە ناکۆک بن ناکۆچەکەش بوو بەهۆی فەشەل و تێشکان
کەواتە دەبێ بۆ کەم و کوڕیەکانمان لە مامەڵەمان پێکەوەدا بگەڕێنەوە بۆ عیب و نەخۆشیە دەرونیەکان. لێرەوە چێ غیبەتی خەڵک دەکا؟ کەسێک کە لە دڵیدا بغڵ هەبێ بەرامبەریان، چێ حەسوودی بە خەڵک دەبا، چێ یاخود چێ خۆی بەسەر خەڵکدا هەڵدەشێشێ کە لە دڵیدا خۆی خۆپەسەند بێ، خۆی پێلەوان چاکتر بێ. کەواتە هەموو نەخۆشیە ڕواڵەتیەکان ڕەگوڕشێکی دەرونیان هەیە. بۆی خوا دەفەرمێ وەذەڕوو ظاهر الإثم وباطنه، واز لە گوناحی ئاشکرا و گوناحی پەنهان بێنن. لە ڕاستیدا گوناحە پەنهانەکانن گوناحە ئاشکرایەکانی لە مرۆڤدا دێن نەدی. هەروەها ئەوە بەنسبەت ئیماندارانەوە، بەنسبەت پێبڕوایانەوە خوا سبحانه وتعالى لەبارەی منافقەکان و جگولەکەکان لە سورەتی حەشر ئاەتی 14 دەفەرمێ لا يقاتلونكم جميعا إلا في قرى محصنة أو من وراء جدر بأسهم بينهم شديد تحسبهم جميعا وقلوبهم شتى ذلك بأنهم قوم لا يعقلون. دەفەرمێ هەرگیز ئەوانە بەدەستە جەمعی پێکەوە لە دوشتان ناجەنگن مەگەر لە ئاوەدانیانی خاوەن قەڵادا محکەمدا یاخود لە پشت دەرو دیوارانەوە. بەأسهم بينهم شديد، لە بینی خواندا زۆر توند و تیژن. تحسبهم جميعا وقلوبهم شتى، ئەتۆ بە تێکڕایان تێدەگەی وارزانی پێکەون بەڵام دڵیان جۆرا و جۆرە. ذلك بأنهم قوم لا يعقلون، ئەویش بەهۆی ئەوەی کە کۆمەڵێکن نافامن. کەواتە براو خوشکانی بەڕێز مسلمانە خۆشەویستەکان، ئەگەر بمانەوێ هەرچی زیاتر بەرەو دۆستایەتی، بەرەو برایەتی، بەرەو پێکەوەیی، بەرەو یەکدی خۆشویستن و پشتی یەکدی گرتن و دەستبار بۆ یەکدی گرتن و هاوکاری پێکەوە کردن و سەرنجام بەرەو ئەوەی کە ئەم کۆمەڵگای خۆمان، ئەم واقعی خۆمان پاکسازی تێدا بکەین، چاکسازی تێدا بکەین، ڕاستی بکەینەوە، دەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین. دەبێ بە شێوەی پەسەند پێکەوە مامەڵە بکەین. ئێستا تۆ تەماشای نەخشە و واقعی ئێستای کار و زوم و زۆڵ و چالاکی ئیسلامی بکە لە وڵاتەکەی خۆماندا. چەند لایەنێکی ئیسلامی هەن وەکو ڕێکخراوی سیاسی و چەندان ڕێکخراوی هەن، چەندان گروپ هەن، چەندان ناوەند هەن، چەندان شتی دیکە هەن. باشە بە هەمووی هەبن، بەڵام زۆر جار ئەو ناو نیشانانە بوونە پاسا و بیانی ئەوەی لێکدا ببڕێن، بوونە پاساوی ئەوەی کە لێکدا ببڕێن، سەڵاو لێک دینەکەن، پێکەوە نەبن، پێکەوە هاوکار نەبن. ئەگەر ناخۆ دەگونجێ مسلمانان وەکو دابەشکردنی ڕۆڵەکان لە بینی خۆیاندا تەوزیعی ئەدوار بە هەندیان خەریکی ئەوە بن، هەندێک خەریکی ئەوە، هەندێک خەریکی ئەوە، بەڵام ناکرێ هەر کەسە بە یاری خۆی هەڵا بڵێ و هەر کەسە بە دۆڵێکدا بڕوا و سەڵاو لەوانی دیکەنەکە و تەنیا کاری خۆی پێڕازی کاری ئەوانی دیکەی پێ هیچ بێ. ئەو کاتە ئەو سیفەتەی مشریکەکانمان بەسەردا لە چەسپێ کە خوا دەفەرمێ كل حزب بما لديهم فرحون، هەر کۆمەڵە بەوەی کە خۆی لەلایەتی پێی دڵخۆشە، بەڵام بەهی برا خوشکەکانی دیکەی دڵخۆش نییە. لێرەوە من ئامۆژگاری خۆم و هەر کەسێک کە بە قسەم دەکات دەکەم کە بە هەرچی زیاتر لێک نزیک کەوینەوە و بە شێوی پەسەند پێ کۆمابڵە بکەین و با کاری چاکی برا خوشکەکانیشمان پێ وەکوی خۆمان بێ و با ناو نیشانەکان یەکدیمان لێ نەشارنەوە و لە یەکماندا نەبڕ ناو نیشانەکان، چونکە دوجار ئێمە لە یەک بازنەدا کۆ دەبینەوە هو سەماکم المسلمین من قبل وفي هذا، و بە هیچ ناو نیشانێکی دیکە لێکماندا نەبڕێ وڵا ئەوە فلان ناو فلان نیشانە و فلان ئەوەیە بیکەینە پاسا و بیانی ئەوەی کە لێکدا ببڕین و سەڵاو لێک دینەکەین. ئەو کاتە لەسەر ئەو ناو نیشانانە لەسەر ئەو کار و زم و زۆڵ سالاکێکە لە مسلمانانماندا دەڕێ لەسەریان قەرزار دەبینەوە و لیان زەرمەند دەبین لە زیاتیەوەی کە لیان بەهرەمەند بین. لێرەشدا دێنە کۆتایی ئەم ئاڵقەیەمان. خوا بە لەتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا هەرچی زیاتر بە دڵی ساغ و ساف و بە ڕەوشی بەرز و جوان و بە ئاکارە بەرزەکان پێکەوە مامەڵە بکەین و بەو شێوەیە بین کە پەسەندی خوا و پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.